بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ قوتابیان ئێمە لەوانەیە ئەوڕۆدا باسی بوار و مەودای لن دەکەین و هەروەها باسی بوار و مەودای نەخشەی پەلدار دەکەین. سەرەتا ئەگە باسی بوار و مەودای نەخشەی لن بکەین، نەخشەی لنت خوێندێ لە پۆلی 11 زانستی، ئێستا بزانین بواری نەخشەی لن چییە. سەرەتا قوتابیان لن مەرجی هەیە ئاگادار بە دەبی دائیمەن پێش لنەکە گەورەتر بی لە سفر، واتە لن تەنها موجب ژمارەی موجب وەردەگری، واتە نە سفر نە سالب وەرناگرێ. کەواتە ئێستا بین لەو نەخشەی f x بە لنی x بوارەکەی چییە؟ ئەمە گوتمان دەبی پێش لنەکە گەورەتر بی لە سفر، واتە ژمارەیەکی موجب بی. کەواتە بوارەکەی دەکاتە بوارەکەی دەکاتە ماوەی کراوە، ئاگادار بە داخراو نییە، چکە سفر لە لنی ناتوانێت دابدرێ لە سفر لە بۆ چە لە بۆ موجب ئینفینیتی بە کراوەی. کەواتە ئەو بواری نەخشەی f x بە لنی x بریتە لە ماوەی کراوەی سفر لە بۆ موجب ئینفینیتی. ئەگەر باسی مەودایەکەی بکەین قوتابیان، مەودا لێرە مەودای نەخشەی لنی دەکاتە r، واتە هەموو ژمارەیەک دەردەچێت، سفر دەردەچێت، موجب دەردەچی، وەروها سالبیش دەردەچی. ئەگە بین تەمەشای وێنەکەی کەین قوتابیان، لێرە وێنەی نەخشەی لن هاسەیکەن لێرە بەو شێوەی. ئەگە تەمەشاکەی بەنسبەت بوارەکە ئەلێرەوە دەست پێ دەکا سیرکە ئەیرە سفرە لە بۆ ماوەی کراوەی سفر لە بۆ موجب ئینفینیتی ئەو بوارەکەیتی. بەنسبەت مەودایەکە قوتابیان، مەودایەکە لێرە لە وای لێرە لە سالب ئینفینیتی لە بۆ موجب ئینفینیتی دەڕوا بە سە دەکەوی، کەواتە مەودایەکەی بریتە لە ژمارە ڕاستیەکان. بین چەند پرسیارێک لەسەر لن بزانین ئایا بە شێوازێک نەخشەی لن هاتۆتە لە وزاری 19 مان هەیە، دەرێت چەند پرسیارێک لەگەر پرسیاری وزاری. بۆ وەڵامدانەوەی پرسیاری یەکەم و دووەم نەخشەی f x بە لنی یەکەم x بەکاربێنە. ئەو پرسیارە لە 2016-2017 خۆری دووەم هاتۆتەوە. دەرێ پرسیاری یەکەم بابە، دەرێ بواری نەخشەی f دەکاتە چ؟ بواری نەخشەی f. ئەمە ئێستا بین ئەگەر لێرە لەو سیارەی پێش لنەکەم لۆ وەگرە یەکسانی کە بە سفر، باشە دەکا x بێ x بە یەک. ئەمە لێرە وتمان لن تەنها ژمارەی موجب قبول دەکا، ئاگادار بن، نە سالب نە سفر وەرناگری. ئێستا ئەوە یەکە، ئەو یەکەماندانە لەسەر هێڵی ژمارەکان. باشە با بزانین خودی یەک ئایا دەتوانین لە لن دابدرێت کە یەک دابدرێت یەک کەم یەک سفر، لنی سفریش پێناز نەکراوە، کەواتە ئەوە یەکی لەگەر نییە. ئەو لایەمە موجب ئینفینیتیە، ئەو لایەشمان سالب ئینفینیتیە. دەی نرخێک لەو لایە وەردەگرین دوو، و هەروەها نرخێکی لێرە کە چەندمان هەیە کە سفرمان هەیە. دەین کە دووی لە نەخشەی لنی دادنێ قوتابیان دەبتە یەک کەم دوو، یەک کەم دوو دەکاتە سالب یەک. لنی سالب گوتمان پێناسە نەکراوە، کەواتە ئەبوار لەو لایە نییە، لە لای دەستە ڕاستی یەک نییە. بەڵام بین ئەگە نرخێک لەو لایە وەگرین بۆ نە سفر یان سالب یەک یان موجب یەک، ئەفۆن سفر یان سالب یەک یان سالب دوو وەگرین لێرە داینین، ئێستا کە سفر دانین دەکات لنی یەک کەم سفر، لنی یەک سفرە، کەواتە بوارەکەی دەکەوتە لای دەستە چەپی یەک، کەواتە بوارەکەی دەکاتە بوارەکەی دەکات سالب ئینفینیتی لە بۆ موجب یەک بە کراوەی. کەواتە دەتوانین ئەو قیمەتانە دابنین، چونکە پێش لنەکەی بە موجب دەردەچێت ئەو ژمارە دادرێ، لنەکە پێناسە کراوە، کەواتە بوارەکەی بریتە لە سالب ئینفینیتی لە بۆ یەک بریتە لە لقی ئەی ڕاستە. داواکراوی پرسیاری دوم سەرێ دەرێ مەودای نەخشەی f دەکاتە کامیان، مەودای نەخشەی f گوتمان لەبەرەوەی f x بە لنی یەک کەم x لنە، کەواتە مەودایەکەی دەکاتە هەموو ژمارە ڕاستیەکان. بینە پرسیاری سێم بواری نەخشەی f x بە لنی x کەم دوو دیسان کامەیە؟ دیسان دەین چ دەکەین؟ x کەم دوو یەکسان کە بە سفر، یەکسان کە بە سفر، x دەکاتە دوو. باشە دوو لێرە قوتابیان ئەگە دایبین لەسەر هێڵی ژمارەکەم بزانین کامە لای دووی وەردەگرین، ئەوە موجب ئینفینیتی، ئەوەشان سالب ئینفینیتی. لێرە دوو خودی دوو ئەگەر دابنین دەکات دوو کەم دوو دەکات سفر، لنی سفر پێناسە نەکراوە، کەواتە ناتوانین دووی دابنین. یاڵە ئێستا ئەگەر بین لای ڕاستی دوو چەندمان هەیە؟ سێمان هەیە، لای چەپیشی بریتە لە موجب یەک. ئەگە سێی دانین سێ کەم دوو دەکات لنی یەک دەکات سفر، کەواتە پێناسەکراوە، کەواتە بوارەکە دەکەوتە ئەو لایە. بەڵام کە ئەو لایە دادنین لای چەپی ژمارە دوو، بۆ نمونە یەکی دانین یەک کەم دوو دەکات لنی سالب، گوتمان لنی سالب و سفرش نابی، کەواتە ئەو لایە نابتە بوار، کەواتە بوارەکەی بریتە لە دوو بەکراوەی لە بۆ موجب ئینفینیتی، کەواتە وەڵامی ڕاست بریتە لە لقی دی بواری ئەو نەخشەی f x بە لنی x کەم دوو بریتە لە دوو لە بۆ موجب ئینفینیتی. ئەوە سەبارەت بە لن. قوتابیان بابەتێکی ترمان هەیە چوارەم، ئەویشتمان هەیە بوار و مەودای نەخشەی پەلدار. بوار و مەودای نەخشەی پەلدار چێ بابە؟
سەرەتا نەخشەی پەلدار ئەوەیە لقی لێ دەبتەوە قوتابیان سەیری نمونەکە دەکەی پرسیارەکە دەکەی تەماشا دەکەی دوو لق یان سێ لقی لێ بوویتەوە ئەوە پێی دەوترێت پەلدار یعنی پەلی هاوێشتووە زیاتر لە پەلێکی هەیە کەواتە ئەوە پێی دەوترێت پەلدار. ئێستا بین لێرە لە نەخشەی fx یەکسانە بە hx کاتێک x گچکەتر بی لە c و gx کاتێک x گەوت یەکسان بی لە c بواری ئەو نەخشەی لەبەرەوە یەکسانی لەگەرە سیەکە لە یەکەچیان ئاگادار بە یەکسانە تەنها لەگە یەکەچیان دێ ئەوە بواری بریتێ لە هەموو ژمارە ڕاستەکان کەواتە ئەگەر یەکسانە هەبوو لەگە یەکەچیان بواری ئەو نەخشەیە بریتێ لە هەموو ژمارە ڕاستەکان. بەڵام بەنسبەت ئەوەیان fx ئەو نەخشەیە hx بە هەمان شێوە x گچکەتر بی لە c و gx x گەورەتر بی لە c لەبەرەوە ئەوە یەکسانە لەگەر هیچیان نەهاتیە لەگە سیەکەی یەکسانی لەگەر نییە کەواتە دەرین بواری دەکا r جگە لە c واتە تەنها لە c پێناسا نەکراوە ئەگەنە لە هەموو ژمارەکان کە پێناسا کراوە ئەوە بەنسبەت بوار. بەڵام زۆربەی کات بواری نەخشەی پەلدار هەموو ژمارە ڕاستیەکانە بەدەگمەن نمونەیەک هەیە لەوانەیە یەکسانی لەگەر نەبی ئەگەنا دەرین r جگە لەو قیمەتەی کە یەکسانەکەی لەگەر نەهاتیە. بینە مەودا باسی مەودا بکەین بۆ دۆزینەوەی مەودا چەند ژمارەیەک وەردەگرین لە نرخی ئێکسەکان لە نەخشەکان دادێنین لە هەردوو لەخەکەی دادێنین پاشان بە جۆرەی ئەنجامەکان مەودایەکە دەنووسین یان بە ڕێگەی دووەم قوتابیان وێنەی ڕوونکردنەوەی نەخشەکە بچێشە واتە لە بۆ دۆزینەوەی مەودای نەخشەی پەلدار دوو ڕێگە لە پێشە یان ئەوەیە وێنەی نەخشەکە دەچێشی پەلدارەکە لەسەر ڕوتەختی کۆتان ئەوجە دەزانی مەودایەکەی چۆنە یان ئەوەیە نرخی وەردەگری لە ئێکسەکان لە نەخشەکەی دادەنی لۆت بەدیار دەکەوی ئایا مەودایەکە چۆن دەردەچێت. ئێستا بین نمونەی سێ باس بکەین. نمونەی سێ بوار و مەودای ئەم نەخشەیە بدۆزەرەوە سێکن. ئێستا لێرە ئەو نەخشەیەکی پەلدارە تەماشاکەن بابە f(x) یەکسانە بە یەک کەم x گچکەتر بی لە یەک و ڕەجی دووجای x کەم یەک x گەورەتر یان یەکسان بی لە یەک دین بزانین بوارەکەی چییە. تەماشاکەن ئێستا لێرە یەکسانە هاتیە لەگەر یەکەی یەکسانە لەگە یەکەچیان هەیە کەواتە بواری بریتێ لە هەموو ژمارە ڕاستیەکان بواری بریتێ لە هەموو ژمارە ڕاستیەکان. بەڵام بۆ نمونە ئێستا ئەگەر خودی ئەو یەکە یەکسانی لەگەر نەبایە هیچیان لە هەردوو لەخ یەکسانی لەگەر نەبایە ئەوە دەمانگۆ بوار بریتێ لە r جگە لە موجب یەک کەواتە بواری هەموو ژمارە ڕاستیەکانە. بین مەودا بزانین چۆن مەودای بدۆزینەوە. سەرەتا ئەگەر باسی وێنەکەی بکەین قوتابیان بەوێنە بزانین چۆن ئایا مەودایەکەی چۆنە. ئێستا بین دەرین x گچکەتر بی لە یەک ئەوە یەکە ژمارە یەک ئێرەیە یەک دەری ئەگەر x گچکەتر بی یەک کەم x ئەوە نەخشەیەکی هێڵیە نەخشەیەکی هێڵیە چۆن دەردەچی جارێ سەرەتا ئەگەر یەکی دابنین لە نەخشەکەی یەک کەم یەک دەکاتە یەک و سفر لێرە بازنەکی بەتاڵ بکە چونکە خودی یەک یەکسانی لەگەر نییە x بچووکتر بی لێ کەواتە بازنەکی بەتاڵ بکە لە یەک کەم xماندانە بۆ سفر یەک و سفر ئێرەیە لەسەر ڕوتەختی پۆتان لەسەر تەوەری x لە یەک بچووکتر چەندمان هەیە قوتابیان لە یەک بچووکتر سفرمان هەیە سالب یەکمان هەیە بۆ شێوەی ئێستا گە سفر دابنین لە نەخشەکەی دابنین یەک کەم سفر هەر دەکاتە یەک کەواتە سفر و یەک دەرچوو سفر و یەک ئەو جارە چەند دابنین سالب یەک دابنین قوتابیان لە نەخشەکەی دەکاتە دوو سالب یەک و دوو کەواتە وێنەی ئەو نەخشەیە یەک کەم x بۆ شێوەی دەردەچی سێکەن ئەو بۆ شێوەی دەڕوا لە لای دەستە چەپ ئەوە نەخشەیەکی هێڵیە یەک کەم x کاتێک x بچووکتر بی لە یەک ئەوە لە پەلدارەکەی لقی سەرەوەمان وێنەکەمان کرد بۆ شێوەی دەرچوو واتە ئەوە وێنەی چییە یەک کەم x بین لقی خوارەوە دەری x گەورتریان یەکسان بی لە یەک لەو نەخشەی وەگرا fx یەکسانە بە ڕەجی دووجای x کەم یەک یاڵە ئێستا بین ئەگە یەک لە نەخشەکەی دابنێ قوتابیان یەکسانەشی لەگەرە یەک کەم یەک دەکاتە سفر کەواتە دەبتا یەک و سفر لەبەرەوە یەکسانی لەگەرە کەواتە بازنەکەی لێرە پڕکەوە ئەو جارە پڕی دەکاتەوە یەک و سفر هیچێ بۆ ئەو جارە هی نەخشەی خوارەوە بوو چکە یەکسانەی لەگەرە بازنەکەی پڕ دەکەوێت بەڵام یەک و سفرەکەی هی سەرەوە چونکە یەکسانەکە لەگەر یەکەکەی نەبوو بازنەکەمان بەتاڵ بوو بەڵام ئەوەی خوارەوە بازنەکەی پڕ کردەوە چکە یەک و سفر یەکسانەی لەگەرە بین ئەو جارە لێک گەورەتر چەندمان هەیە قوتابیان دوومان هەیە سێمان هەیە بەو شێوەی ئێستا ئەگەر بۆ نمونە دووی دانین لە نەخشەکەمان ڕەجی دووجای دوو کەم یەک دەکا یەک ڕەجی یەک یەکە کەواتە دوو چەند دەردەچی دوو یەک ئەوەیان دوو یەک ئێستا ئەو جارە سێی دانین قوتابیان لێرە دەکا سێ کەم یەک دەکا ڕەجی دوو یەک و پۆینت شتێک دەردەچی بەو شێوەی کەواتە وێنەکەی بەو جۆری دەردەچی هەسەیکەن وێنەکەی بەو شێوەیە دەرچوو ئەو وێنی ڕەگە ڕەجی دووجا باسمان کرد لە سەرەتای بابەتەکان گوتمان ڕەجی دووجا ئەگەر بۆ نمونە ڕەجی دووجای x یەک لا باڵی دەبی بەڵام لەبەرەوەی x کەم یەکە یەکێکە لە بۆ لای دەستە ڕاست هاتیە کەواتە وێنەکەی بەو شێوەی دەردەچی کەواتە ئەو وێنەی یەک کەم x ئەوەش وێنەی ڕەجی دووجای x کەم یەکە ئێستا بابین باسی مەودایەکە بکەین مەودایەکە قوتابیان لەو وێنەی سەیکەن ئەو وێنەیە نزمترین شوێنی لەسەر تەوەری x ئێرەیە
هاتە ئێرە نزمترین شوێن ئەلێرەیە کەواتە ئێرە چەند و چەندە ئێرە 1 و 0 ئەمە گوتمان مەودا وایە کەواتە ئەلێرەوە دەست پێ دەکەین لە بۆ سەرەوە لە بۆ چێ لە بۆ موجب ئینفینیتی کەواتە نزمترین شوێنی وێنەکە ئێرە بوو کە 1 و 0 وایەکەمان چەندە 0 کەواتە دەڵێن مەودایەکەمان بریتیە لە چی مەودایەکەمان دەکاتە مەودایەکە دەکات لە 0 لە بۆ موجب ئینفینیتی کەواتە مەودای ئەو نەخشەی لە 0ەوە لە بۆ موجب ئینفینیتی دەڕوە ئەوە بەوێنە قوتابیان ئەوە بەوێنە زانیمان مەودایەکەمان چییە ئەدی ئەگەر بۆ نمونە نەتوانی وێنەکەی بکەی لەلات گران بوو دێن چ دەکەیت دێن بە ڕێگەی دووەم بەکاردێنی هەندێک نرخ لێرە وەردەگرین لە x بچووکترە لە 1 و هەندێکی لە x گەوت یەکسانە لە 1 لەو خشتانە دایاندەرین سەیر دەکەین بزانین وایەکانمان چۆن دەردەچی ئێستا بۆ نمونە ئەوەیان ئەگەر x گەورەتر یان یەکسانە لە 1 ئەوەشیان x بچووکترە لە چەند بچووکترە لە 1 ئەوەی بچووکترە لە 1 چمان وەگرتیە لە 1 بچووکتر خودی یەکمان وەگرتیە 0 سالب 1 سالب 2 سالب 3 و گەورتر یان یەکسانە لە 1 و 2 3 و 4 و 5 و 6 مان وەگرتیە گچکەتر لە 1 نەخشەکەی کوو بە قوتابیان 1 کەم x بابە ئەوەیان نەخشەکە 1 کەم x بەڵام ئەوەیان ڕەجی دوو جای x کەم 1 کەواتە لێرە ئێستا دێین 1 لەو نەخشەی دابنرێ ئەوە دەکات 0 ئەو جارە 0ی دابنین دەکاتە 1 لە نەخشەکەی و هەروەها سالب 1 لێرە دابنین دەکاتە 2 و سالب 2 دانین دەکاتە 3 و سالب 3 دانین دەکاتە چەند دەکاتە موجب 4 ئەوە بەنسبەت یەک گچکەتر بی لە یەک کەم x کاتێک x بچووکتر بی لە یەک بینە ئەوی تریان x گەورتر یەکسان لە یەک لە نەخشەی دابنێ گوتمان ڕەجی دووجای x کەم 1 ئەگەر دایبنین دەکا یەکی لە نەخشەکەی دابنێ دەکات 0 و 2 دابنێ دەکاتە 1 چونکە ڕەجی 1 1 ئەویان 3 دابنێ دەکات ڕەجی 2 و 4 دابنێ دەکات ڕەجی 3 و هەروەها 5 دابنێ 5 کەم 1 دەکات 4 ڕەجی 4 دەکاتە 2 ئەوی تریشیان بریتێ لە ڕەجی 5 ئێستا سیرکەن قوتابیان وایەکانمان بەو شێوەی دەرچووە سیرکەن لێرە بچووکترین قیمەت نزمترین خاڵ یان بچووکترین قیمەت لێرە لە وایەکەی چێ دەرچووە سیرکەن 0 دەرچووە لە هەردووچان ئەو یەکسانەی لەگەرە گوتمان x گەوت یەکسانە لە 1 ئەوەش x بچووکترە لە 1 کەواتە بچووکترین خاڵ کە دەرچووە 0 ئیتر بەرەبەرە نرخەکان چی دێ قوتابیان بەرەبەرە گەورە دەبی بەرەبەرە گەورە دەبی کەواتە دەبی مەودایەکەی بچووکترین خاڵمان چەند بوو 0 ماوەکە داخراوە ئێستا ڕاستە لێرە ماوەکە ئەوە یەکسانەی لەگەر نییە دەبای کراوی بەڵام لەبەرەوەی لێرە دامان دیسا 0 دەرچوو لێرە یەکسانەی لەگەرە کەواتە ماوەکە بە داخراوی دەبی لە بۆ چێ لە بۆ موجب ئینفینیتی ئەوە بە وەرگرتنی چەند خاڵێک لە هەردوو نەخشەکەماندانە سیرمان کرد وایەکان بەو شێوەی دەرچوو لە بچووکترین خاڵ کە 0 کەواتە مەودا لە 0 بە داخراوی لە بۆ موجب ئینفینیتی بین ئەو پرسیارەمان هەیە قوتابیان دەرێ مەودای ئەو نەخشەیە بدۆزەرەوە مەودای نەخشەی f(x) یەکسانە بە سالب 3x کۆیەک کاتێک x گچکەتر بی لە 2 و x کۆ 3 کاتێک x گەورەتر یان یەکسان بی لە 2 گوتمان ئەگەر بەڕێگەی ژمارەکە بیکەین لەوانەیە ئاسانتر بی ئێستا لە 2 بچووکتر چ وەردەگرین قوتابیان 2 وەردەگرین 2 خودی 2 وەردەگرین ئاگادار بە دوای 1 0 سالب 1 ئیتر بەو شێوەی ئەو نرخانەی کە بچووکترن لە 2 وەردەگرین x گەورەتر یان یەکسان بی لە 2 چ وەردەگرین بابە 2 3 4 5 بەو شێوەی چەند نرخێک وەردەگرین دەین ئەو نرخانە چ لێ دەکەین وتمان ئەو نرخانە لە خودی نەخشەکە خۆی دایدەنینەوە ئێستا 2 لەو نەخشەی دابنین 2 جاران سالب 3 دەکات سالب 6 کۆ 1 دەکات سالب 5 کەواتە ئەو وایە ئەوە x-ەکەیە ئەوانە x ئەوەش وایەکەیە ئەوەشیان x-ەکەیە قوتابیان ئەوەیان ئەوەشیان خودی وایەکەیە یاڵە ئێستا لێرە دووماندانە چەند دەرچوو سالب 5 ئەگە یەکی دانین دەکاتە سالب 2 ئەگە سفری دانین دەکات چەند قوتابیان ئەگە سفری دانین دەکاتە موجب 1 ئەگەر سالب یەکی دانین دەکاتە 4 ئیتر بەو شێوەی هەسەیکەن بچووکترین خاڵ لە وایەکەی چێ دەرچوو سالب 5 دوایە بەرەبەر سالب 2 دوایە موجب 1 4 ئیتر بەو شێوەی دەڕوات بەڵام بینە ئەوەی خوارەوە کە x گەوت یەکسانە لە 2 ئەگەر 2 لە نەخشەکەی دانین دەکاتە 5 دەکاتە 5 ئەو جارە 3 دانین دەکاتە 6 4 دانین دەکات 7 5 دانین دەکات 8 بەو شێوەی دەڕوات کەواتە سەیری وایەکان کە قوتابیان لە هەردووچان لێرە بچووکترین قیمەت چەند دەرچووە ئێرە سالب 5 ئەو لە ئەنجامی چێ دەرچوو لە ئەنجامی دانانی دووەکە دەرچوو کە گوتمان x بچووکتر بی لە دووەکەش دادنێ بەڵام لێرە ئەوە بەرەبەرە گەورە دەبی واتە بچووکترین خاڵ لە هەر هەمویان لەوە و لێرە لە هەردووچان لە وایەکان بریتێ لە سالب 5 ئێتی لە هاتێ بەرەبەرە بەرەبەرە نرخەکان گەورە دەبی سالب 2 1 4 ئیتر بۆ شەوە 5 6 7 8
بەرەبەرە دەڕوا بەرەو موجب ئینفینیتی دەڕوا کەواتە دەڵێن مەودایەکەمان دەکاتە چباب بچووکتری خاڵ چەندە سالب 5 بەڵام ئەو سالب 5 لە ئەنجامی دانانی دوو کە یەکسانەی لەگەر نەبوو کەواتە دەبی ڕووەکەی کراوەبی نابی داخراوبی ئاگادار بە دەری لە سالب 5 لە بۆ موجب ئینفینیتی لەبەرچە بە کراوەیە داخراونیە چونکە ئەو سالب 5 لە ئەنجامی دانانی دووش یەکسانەی لەگەر نییە کەواتە دەرین لە ماوەی کراوەی سالب 5 لە بۆ موجب ئینفینیتی کەواتە وەڵامی ڕاست بریتە لە چ بریتە لە لقی بی کەواتە وەڵامی ڕاست مەودایەکەی بریتە لە سالب 5 لە بۆ موجب ئینفینیتی بینە ئەو نمونەی تازە باسمان کرد بە هەمان شێوە مەودای ئەو نەخشەیە fx یەکسانە بە یەک کەم x بچووکتر بی لە یەک و ڕەجی دووجای x کەم یەک کاتێک x گەورەتر یان یەکسان بی لە یەک کامەیە ئەوە دەین بە هەمان شێوە وتمان نرخەکان دادەنین بچووکترین خاڵ سفر دەردەچی کەواتە دەرین وەڵامی ڕاست بریتە لە سفر لە بۆ موجب ئینفینیتی ئەوە مەودایەکەیت قوتابیان وانەی ئەو ڕۆمان کۆتایی هات تاکو وانەیەکی تر خواتان لەگەڵ